سادان ئێزیدی ئەمریکی بە سەرۆکایەتی نادیە موراد براوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی ڕۆژی پێنجشەممە سکاڵای یاساییان لەسەر کۆمپانیای لاڤارجی دروستکەری چیمەنتۆی فەڕەنسی تۆمار کرد و تومەتباریان کرد بە پیلانگێڕی بۆ پشتیوانی مادی بۆ هەڵمەتە توندوتیژەکانی دەوڵەتی ئیسلامی داعش لە عێراق و سووریا. بە نوێنەرایەتی ئەمەل کلۆنی پارێزەری مافی مرۆڤ و دیبلۆماتکاری پێشووی ئەمریکی لی وۆلۆسکی ئێزیدیەکان کە هەمویان هاوڵاتی ئەمریکین و خێزانەکانیان ڕزگاربووی توندوتیژەکانی دەوڵەتی ئیسلامی داعشن لە کاتێکدا چەکدارە ئیسلامیەکان لە ساڵی 2014دا زێدی ئێزیدیەکانی شنگالیان لە باکووری عێراق کردە ئاماچ. بە گوێرەی ئەو داوایە کە لە دادگای فیدراڵی لە نیویۆرک تۆمارکراوە لاڤارج یارمەتی و هاوکاری کردەوەکانی تیرۆری نێودەوڵەتی داعشی داوە و پیلانی لەگەڵ داعش و ناوەندەکانیدا کردووە دەبێت قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە ڕزگاریان بووە. کۆمپانیای لاڤارج لە مانگی دەی ساڵی ڕابردوودا لە دادگای ئەمریکا دانی بە تاوانەکەی داناوە بە تومەتێک کە پارەی داوە بەو گروپانی کە لەلایەن ئەمریکا و وەک تیرۆریست دەستنیشان کراون. لە نێویاندا دەوڵەتی ئیسلامی داعش بۆ ئەوەی کۆمپانیاکە بتوانێت بەردەوام بێ لە کارکردن لە سووریا. کۆمپانیای لاڤارج دانی بە پیلانەکەی داناوە کە هاوکاری داعشی کردووە بە دابینکردنی ملیۆنان دۆلاری کاش بۆ داعش، گوایە چیمەنتۆی بۆ داعش دابین کردو بۆ دروستکردنی تونێل و بنکەی ژێرزەوی کە بۆ خۆشاردنەوەی ئەندامانی داعش و گرتنی بارمتەکان بەکارهێنراون لە نێوێندا ئێزیدیە دیرکراوەکان. کاتێک داعش سەربڕینی هاوڵاتیان و ڕۆژنامەنووسانی ئەمریکی بڵاو دەکردەوە و هەڵمەتی لە سێدارەدان و دەستدرێژی و تیرۆری دژی هاوڵاتیانی مەدەنی ئێزیدی دەست پێ کرد، پیشگیریەکانی لاڤارج لە لووتکەی دڕندەییەکانی داعشدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام بۆ و زیادی کردووە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.